کەسانێک بە نوێخواز ناوی دەبن بۆ کەسانێکی دیکەش تێگەیشتن لە زمانی شیعری عەباس عەبدوڵڵا دژوارە، بەڵام ئەو دەنگە جیاوازەکەی خۆی خۆش دەوێت. شاعری جیاواز جارێ پێش هەموو شتێک ڕۆشنبیریەکی قوڵی هەبی هاو ئەزمموی پەیداکە لەگەڵ ئەزممونە گەورەکان نیگای جیایی بۆ شت بۆ جوانی بۆ مۆسیقای شعر ئەمانە زۆر زۆر گرنگە کە دەیکا باش دەنگەکی جیا دەنجی جیا یعنی با بڵێن هەموو کەسێک هەوڵ دەدا دەنگەکی جیا پەیدا بکاتێ. لە دوای بڵاوبوونەوەی کتێبی هەشتەم و نزیکەی نیو سەدە لە نووسین هێشتا خۆی لە چاوی ڕاگەاندنەکان بە دوور دەگرێت. ئەو لە ڕاگەاندن بێهیوایە و پێی وایە ئیشی ڕاگەاندن گرنگیدان بە ئەدەبیات نییە. ڕاگەیاندن مەبەستی ئەدەب نییە. بە شێوەیەک لە زۆربەی وڵاتان مەبەستی ئەدەب نییە ڕاگەیاندن. بۆیە مەسەلەن تەماشا دەکەی با بڵێن ڕێوشوێن ئەو ڕێوشوێنەی کە ڕاگەیاندن دایدنێ بۆ ئەدەب زۆر جارە هەڵەیە، زۆر جارە ناڕێکە، زۆر جارە براسکردن و بەرزکردن کەسانێک کە شایستە نین. بەڵام ئایا خۆی دێتە سەر ڕەسەنەکان و با بڵێن یان داهێنەرەکان ڕاگەیاندن؟ نا، وەکو گوتمان ئیشی ڕاگەیاندنی ئەدەبی ئەدەب نییە. هەموومان پێکەوە یەکێتی نووسەرانی کووردە. هەموو پێنجشەممەیەک لێرە کۆڕی ئەدەبی ئەنجام دەدرێت. ئەوانەیش کە لێرەن مەرج نییە تەنیا نووسەر بن. عەباس عەبدوڵڵا کۆڕە شیعرەکان بە چاڵاکیەکی زیندوو دەزانێت بۆ دەرکەوتنی دەنگی ڕاستەقینەی نووسەر. خەڵک بۆ خۆی دەخینتەوە لە ناو کتێب کەش هۆنراوەیەک دەخینتەوە خوێنەر بە کەیفی خۆی دەڕواتن، بە کەیف خۆی لێکدانەوەی بۆ دەکات لە دڵی خۆی. بەڵام لێرانە کە دەیخینتەوە شاعیرەکە ڕەنگە کەمترە ئەوە، چونکە دەنجی شاعیرەکە خۆی یان دەنجی ئەو کەسێک کە بەشداری دەکات لە کۆڕ دەبێتە دەنگێکی زاڵ و دەتوانی بچێتە ناو با بڵێن مێشی ئەو کەسەیە کە وەری دەگری یان دانیشتووە یان بیسەرە. دوور لە ئاگرباری زۆر دوور، دوور لە قڕان زۆر دوور، دوور لە زیندان زۆر دوور، حەز دەکەم جیا جێزەرە بم، ئەویش وەک نەژمێرەی جیارۆکان دەیەوێ خاک ڕەنجیم بکات. هەرچەند مانگێکی دیکەیە و تەمەنی دەبێتە 70 ساڵ، عەباس عەبدوڵڵا ویستی ببێتە ئەزموونێکی تاک لە ناو ئەدەبیاتی کوردیدا و لە هیچ کەسێک نەچێت. ئاخر ئەوە هەر قسەی خۆی نییە، بەڵکو بۆ خوێنەران تەنانەت شیعرەکانیشی هەمان شت دەڵێن. نارین ڕۆستان دەنگی ئەمریکا، هەولێر.